هاتوین بۆ بەرزڕاگرتنی هەموو کۆشش و بەخشش و هەوڵانەی کە لە ڕابردووە بەڕێز مام جەلالیاوێتی کە توانیوێتی پەیوەندێکی زۆر باش و هاوسەنگێکی زۆر باش دروست بکات چ لە ئاستی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی عێراق و تەمەناکەین هەموو ئەوانەی پەیڕەوی ڕێبازی جەنابی مام جەلالن تەواوکەری ئەو ڕێبازە بن و هەوڵ بن بارودۆخەی خەڵک و ژیانی خەڵک و ئاشتی کۆمەڵایەتی ئارامی وڵاتەکە ئەو تەوازوناتانی کە لە دروستی کردبوو لەگەڵ ناوچەکەیە لەگەڵ دەرەوەە لەگەڵ هەرێمایەتیە درێژە پێ بدەن و ئومێد دەکەین ئەم ڕۆژە بێ بە ڕۆژی هەستانەوەی کورد چونکە جەنابی مام جەلال چ لە سەرەتای شەستەکانە چ لە شکستەکانی سەرەتای هەفتاکانە چ لە سەرەتای هەشتاکان و چ لە سەرەتای نەوەکانیشە عاملی هەستانەوە بووە لەگەڵ هاوڕێکانیە تەمەناکەم ئەم ڕۆژە ڕۆژی هەستانەوەی نیشتیمانی بێ و ئەرکی و بەشی سەرەکیش بەرەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێت کا بێوازدە هەموو شتێک بێنن ئەو ڕێبازەی جەنابی مام جەلال تەواوکەن کە ئێمە خۆمان بە پشتیوانی سەرەکی سەرخستنی هەستانەوەی ئیرادی نیشتیمانی ئەزانین.